ڕێگای دووساییدی زەڕایەن میرەدەیە دوای نزیکەی 13 ساڵ بەڕووی شۆفێراندا کرایەوە، بەڵام ئەمە تەواوی ڕێگاکە نییە و کاتێک دەکەیتە گوندی میرەدێ دووساییدە نوێیەکە کۆتایی دێت و شۆفێران ناچارن بگەڕێنەوە سەر ڕێگا کۆنەکە. پاشماوەی کۆمپانیای دروستکردنی ڕێگاکە لە کۆتا وێزگەی شەقامەکە جێماوە و بەهۆی خەرج نەکردنی شایستەداراییەکانەوە تا ئێستا کۆمپانیاکە بارگە و بنی نەپێچاوەتەوە و چاوەڕوانە حکومەت تێچووی ڕێگاکەی بۆ خەرج بکات کە بەهۆی بێهیواییەوە شەقامەکەیان بەڕووی شۆفێراندا کردووەتەوە و تەواوی ستافەکەیان ناوچەکەی جێهێشتووە. کاتێک دەچیتەوە سەر ڕێگا کۆنەکە ئەوەی نابێت و ناگونجێت لە یاسای هاتوچۆدا دێتە بەرچاو، هەر لە تێپەڕینی مەترسیدار و هەڵکوتانە سەر یەکتری شۆفێران بە ئۆتۆمبیلەکانیان و تا دەگاتە ڕووداوی سەختی هاتوچۆ کە تەنیا لەم 10 کیلۆمەترەدا و لە ماوەی 15 مانگدا 98 ڕووداوی هاتوچۆ ڕوویان داوە، بەهۆیانەوە 15 کەس گیانیان لەدەستدا و 111 کەسی دیکەش بریندار بوون. درێژەمان بەڕێکردنمان لەسەر ڕێگای مەرگدا و دوای تێپەڕاندنێکی زۆری ئۆتۆمبیلە بار هەڵگرەکان و تێپەڕینی کاتێکی زۆر گەیشتینە تیمی کۆمپانیای بێشکان کە سەرقاڵی دروستکردنی دووسایدێکی نوێ بوون لەسەر ڕێگاکە. ئەم کۆمپانیایە دروستکردنی ڕێگای دەربەندیەکان کەلاریان لە ئەستۆ بوو. دوای تەواوکردنی ئەو ڕێگایە هاتوونەتە سەر ئەم ڕێگا مەترسیدارە و ماوەی 3 ڕۆژە لە کارکردن بەردەوامن، بەڵام تا ئێستا حکومەت پارەی تەواوی پرۆژەی پێشویانی خەرج نەکردووە و دیاریش نییە ئاسۆی ئەم ڕێگا نوێش بەکوێ دەگات. بڕیارە ئەم ڕێگا کۆنا دوای دروستکردنی دووسایدە نوێیەکە تەرک بکرێت و تەنیا لە تونێلی دەربەندی خان دووسایدە نوێیەکە یەک بگرێتەوە. تا ئێستا ئەنجومەنی وەزیران گوشمەی پرۆژەکەی ڕانەگەیاندووە، بەڵام بەپێی زانیاریەکانی پەیام ئەگەر کەشوهەوا و بربەستەکانی وەک ستوونی کارەبا و پارەی نەختینەیی لە بانکەکان نەبنە گرفت لە ماوەی ساڵ و نیوێکدا ڕێگاکە تەواو دەکرێت. بەپێی ئەو ئەزمونەی شۆفێران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەگەڵ حکومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان هەیانە چاوەڕێ ناکەن تا 10 ساڵی دیکەش بتوانن بە ئۆتۆمبیلەکانیان بەسەر ئەو شەقامە نوێدا ڕێ بکەن. وشیان محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندی خان.